خواردنەکانی تۆ خۆشترە یاخودی دایکت؟ وڵای دایک تایبەتە. زای چۆنە خواردنی خۆت نەوەیەکە، هی دایکت نەوەیەکە، هی خوشکت نەوەیەکە، بەس دایمەن خواردنی دایک تایبەتە. ئێمە کفتەمان هێناوە، بریانیمان هێناوە، فاسۆلیامان هێناوە، کوبەمان هێناوە، بۆرەکی قیمە، بۆرەکی پەنیر، بۆرەکی مریشک، پیتزا لە حەمبە ئەجین شفتە بێ لە یاپراخەکان. بەڵێ من بەنای خوانی ئاشناوە لە ماڵی خۆمە خوانم هەیە. واتە لە ماڵی خۆت خواردن دروستەکەی هاوڵاتیان داوایە؟ بەڵێ ئێمە لە ڕێی سناپ، لە ڕێی ئینستا، لە ڕێی تیکتۆکەوە تەلەفۆنمان بۆ کرد و داوای خواردنە کرد و ئێمەش بۆیان ئەنێری. هەموو جۆرە خواردنێک دروستەکەن؟ هەموو جۆرە خواردنێک لە بابەتی سەر و پێ، لە بابەتی لاتەڕاف، لە بابەتی گیپەی پەراسووی گەورە، کفتەی بڕێژ، کفتەی برنج، برنج و شلا، قۆزی، هەموو شتێک. من وەکو خۆم هەر خۆم حەزم لە خواردن هەبوو. ماوەیەک لە ماڵەوە بووم، زیاتر حەزم کرد وەڵا ئەم کارە بکەم. بەس ئەوەیە هەر حەزم لێ بوو لە ماڵەوە بیکەم، حەزم لێ نەبوو لە دەرەوە بیکەم. تام و چێژ وڵای من زۆر جارە لە مەڵم هەتا ئەم ئیشەم نەکردبوو. وامەزانی مەسەلەن هەموو کەسێ بۆ نمونە دەژن هەر دە کەسەکە شلەی بامێ بنێت. وامەزانی تقریبەن وەکو یەک وایە، بەس بەهۆی کارمەندەکانی خۆمەوەی سەکەها بۆ نمونە هەر ڕۆژی کارمەندێکیان خواردنەکەن هەرێکە تام و چێژێکی، یعنیەکەوێتەوە سەر دەستیاوی ئەو کەسە خۆی تام و چێژەکە دیاریەکە لەسەر دەستی خۆی کە چۆن بێ یا چۆن نەبێ. چەند دڵخۆشی بە خواردن دروستکردن؟ وڵا زۆر لەبەروی حەزی خۆم بوو. زۆر. کێوە فێری خواردن دروستکردن بووی؟ دایکم زایدەن خۆشم، یعنی زۆر متابعی پەیجەکانی خواردنەکانمە کرد عەرەبیەکان. خواردنەکانی تۆ خۆشترە یاخودی دایکت؟ وڵای دایک تایبەتە. زای چۆنە خواردنی خۆت نەوەیەکە، هی دایکت نەوەیەکە، هی خوشکت نەوەیەکە، بەس دایمەن خواردنی دایک تایبەتە. چه خواردنێکت هەیە بە تایبەت کە بڵێن ئەم خواردنت زۆر خۆشە؟ زیاتر سەر و پێ. سەر و پێ یعنی تەڵەبێکی زۆری لەسرە لە هەموو وەرزەکان، ینی لە هاوین، لە بەهار، لە پایستە سەوڕکە لە مانگی حوتە لەبەروی خارجیەتەوە عینە زستان سەر و پێمان سەرفە بێت. سەر و پێ وەستایی خۆیە بێت؟ هەرە وەڵا سەر و پێ تەنانەت کڕینەکەی لە پێشە، لەکوێ ئەیکڕیت بۆی کە و سەر و پێ ڕەژ نەبێ، مووی زۆر پێوە نەبێ، پێستەکەی لێ نەکرابێتەوە، زائیدەن پاکردنەوەکەی دووەم جار سێم جار لێنانەکەی.